لەسەر ژینگەی سلێمانی پانێڵێکی کراوە لە نێوان ڕێکخراوەکان و چالاکوانانی ژینگە و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێوەچوو. ڕێخەری پانێڵەکە دەڵێت ئامانجیان ئەوەیە لەسەرەوە پرسانی ڕاستەوخۆ بە ژیانی هاوڵاتیانەوە پەیوەستن. دەرفەتی گفتوگۆ لە نێوان هاوڵاتیان و نوێنەرەکانیان لە لایەنە پەیوەندیدارەکان بڕەخسێنن. ئەرکی ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە سازانی ئەم جۆرە چالاکیانەیە و ئێمە زەختێکی لە فشاری مەدەنی زیاتر فشارێکی کەمان پێناکرێت و لەگەڵیشیانین ئێمە وەکو وەزیفەی خۆمان بە پێویستمانزانی ئەمڕۆ لەسەر ژینگەی پادەزگای سلێمانی قسە بکەین بە میوانداری لیژنەی تەندروستی ژینگەی ئەنجومەنی پادەزگای سلێمانی و پلان و پرۆژەکان لە ئەنجومەن کۆنووسی ئەم کۆبوونەوەن ئەو ڕاوسەرنجانەکە ئەخرێتە لێرە ئێمە دواتر پاکنووسیانەکەین لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکانی ئەنجومەنی پادەزگای سلێمانی ئەیخینەوە بەدەست ئەوان و چونکە ئێمە بۆ خۆمان چاودێرین بەسەر ئەنجومەنی پادەزگای سلێمانی. قۆڵ و خاشاکی ناوچەی تانجەڕۆ ڕێژەی سەوزایی پارێزگای سلێمانی و دووکەڵی کارگەکان زۆرترین کاتی پانێڵەکەیان داگیر کرد. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت نەبوونی ڕیسایکلین بۆ زبڵ و پاشماوەکان سلێمانی ڕوبەڕووی کارەسات کردوتەوە. یەکێک لەوانە کە مەترسی لەسەر ژینگەکەمان هەیە بەداخەوە هەتا ئێستا ڕیسایکلینێکی گونجاو لە سنووری پارێزگای سلێمانی دانەندیە کە بتوانێت ئەو هەموو زبڵ و خاشاکە لە سنووری پارێزگای سلێمانی کۆ بکاتەوە و مەترسی لەسەر هاوڵاتیان لابات. یەکێک لە هۆکارەکانی ترەوەتانیە بوونی مەسفایەکی زۆر لە سنووری تانجەرۆ کە بە شێوەیەکی نایاسایی دروست کراوە. ئەمانە جگە لەوەی دووکۆڵێک و زیانێکی زۆر بە ناوچەکە دەگەن هەروەها بۆنێکی ناخۆش و پاشەڕۆیەکی زۆر ناخۆش لە سنوورەکەدا بڵاو دەکەنەوە دەبێت سەبەبی ئەوەی کە ئەو کەسانەی لە سنوورەکەدا من مەترسی لەسەر ژیان و لەسەر تەندروستیان هەبێت و سەبارەت بە کەمی سەوزایی لە سنووری پارێزگای سلێمانی بەداخەوە لایەنە پەیوەندیدارەکان لە سنووری پارێزگای سلێمانی کە نەیانتوانیوە سەوزایی لە سنووری پارێزگای سلێمانی زیادکەن و هەروەها نەیشیانتوانیوە پارێزگاری لێ بکەن. بەشداربوویەکی پانێڵەکەش دەڵێت لە پانێڵەکەدا زۆرترین گرفت دەستنیشان کرا و کەمترین چارەسەریان بۆ خرایە ڕوو کە دەبوو ڕێژی چارەسەرەکان لە گرفتەکان زیاتر بووایە. لێرە بابەتی زۆر گەورە و ڕژێنرا لەم پانێڵەیە بەڵام ڕێگە چارەکان زۆر کەم بوون. یعنی من حەزەکەم کە لە پرۆگرامەکانی داهاتۆ کە ئەکرێت کێشەکان زۆرمان نەزانین ڕێگە چارەسەر چییە. ئەنی ئەوە گرنگە بتوانین ئەگەر چارەسەکە لە ئاستی تاکە چییە لە ئاستی کۆمەلگایە چیە لە ئاستی لایەنە پەیوەندیدارەکانە چییە ئەگەر شتەکە کەمیش بێت. بەهۆی کەڵەکەبوونی زبڵێکی زۆر لە تانجەڕۆ نەبوونی ڕێگەیەکی گونجاو بۆ لە ناوبردننی هەروەها داگیرکردنی ڕوبەری سەوزایی و گۆڕینی بۆ ناوچەی پیشەسازی و گەنگینەدان بە بلوار و چیمەنی باخچەکان و زۆری کارگەیەوە بەرهێنان ژینگەی سلێمانی ڕوبەڕووی مەترسی بووەتەوە و بە درێژای ڕۆژتەمێک کە نیشانەی پیسی ژینگە و ئاو هەوایە باڵی بەسەر پارێزگای سلێمانیدا کێشاوە. ئەمەش باری تەندروستی وڵاتانی بەرەو خراپی بردووە و بە بڕوای شارەزایانیش هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی ڕێژەی نەخۆشی شێرپەنجە بۆ پیسبوونی ژینگە دەگەڕێتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.